ئێمە لەناو نوێژە خەیاڵمان ئەڕوە چی بکەین هەرچی ئەکەین کۆنتڕۆڵی خۆمان بکەین خەیاڵە هەم ئەڕواتە ماسام کەریم مدەڕیس داستانە ئەگێڕێتەوە هی مەلا ئەحمەدی چاش ئەڵێ مەلا ئەحمەدی چاش یەتەوە بۆ ئاوایەکەی خۆیان بۆ منتیقەی چاش لە منتیقەی پێنجێنە خۆ عەفویان کە هەمویان ئەڵێ کە یەتەوە ئەڵێ لە خوار ئاوایە بۆ خۆ بەم نیوەشەوە بچمە ماڵی باوکم چی بکەم و ئەوانە بەخوا با لە خوار ئاوایەوە بخەوم ئەڵێ لە خوار ئاوایەوە ئەخەوێ ئەڵێ خەیاڵ لێ ئەدات لە خەیاڵی خۆیە ئەچێ بۆ شارێک لای مامۆستا دەرسە خوێنێ زۆر زیرەکە بێ ئەڵێ خۆی تەمەڵ بوو بەس لە خەیاڵەکەی زۆر زیرەکە بێ ئەوەنە زیرەکە بێ مامۆستاکەی زۆری خۆشەوێ دوای مامۆستاکەی کچەکەی خۆی ئەداتێ ئەی کاتە جێگرەداری خۆی ئەگەڕێتەوە بۆ لادێکەی خۆیان ئەڵێ لە کەنار ئاواییەوە لە خەیاڵەکەی ئەڵێ وەڵاهی شەو ئێستا ئاخر بچمە ماڵەوە دایکەوان ئەڵێ ئەم ژنە چیە لەگەڵتاوە نەوەڵا با لێرە لادەم ئەڵێ لا ئەدا کاتێک ئەزانێ قەرمە گیێت و ئەمانە و هەڵسە شوێنەکەی پێ تێکێن ئەڵێ کە خەبەری وەتە سێ خۆر گەرمی کردووە وەتە خەڵک هاتووەتە سەر ئەو خەوی لێکەوتووە ماگەی لە خۆی نییە و لە خەیاڵەکەەوە چۆتە ناو خەو و خەڵکی ئەوەیات و کورەوە تۆ چکارەی لێرە خەڵکی کوێ کورە بابە مەلا ئەحمەدی چاشم تا خۆیان ناسێنێتە خەریک ئەرشی کوژن لەبەرەوە تەسەوور کە ئینسان جاری وە هەیە خەیاڵێک لێرە ئەڕوا بۆ شوێن نوێژێک ئەکا سەلام ئەداتەوە هێشتا ئەو خەیاڵەکەی نەپچڕان پەیوەندی لەگەڵ خوا بچڕان لە خەیاڵەکە نەپچڕان بۆیە ئەم مەسئلە هەندێک جار خەیاڵی باش بە زیهنی ئینسانە دێت ئایا گونەهبار ئەبێ یا گونەهبار نە ئەم بابەتە زۆر گرنگە زۆر شوێن گەڕاوم ئەمم تیان نەخوێندوێتەوە بەم دیقەتە ئیمام لێرە ئەفەرمێ نوێژ تەنها ئەوەندەو بۆ قبوڵە کەوا مێشکت داوە نوێژەکە و ئاگەو لە خۆت ئەمەی کە مێشکە ئەچێ بۆ نازام کەرکووک و بۆ کوێوانە هیچی قبول نییە باشە ئەفەرمێ کامەت لێ وەرئەگیرێ سبحان الله ئەفەرمێ إلا ما كان فيه بالله ولله ئەوەی لە ناو نوێژەکانە لەبەر خاتری خوا کردوتەوە ئاگەو لە نوێژەکە یان لە فکری خوایە کارێ بۆ خوا بکەی ئەویان قەینەک ئەفەرمێ ئاگات لێبێ هەموو غەیری ئەمانە هەموو وەساویسی شەیطانە و ئەمانی باتیلە هیچی لە ئینسانە ئەوە نابێت دانامەزرێ لە ئینسان هەمووی شتی بەتاڵە بە ئینسانە ئەڕۆ ئیمامی عومەر ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ مەسئلەیەکمان بۆ باس دەکات ئەفەرمێ ئەم زانە پایە بەرزە ئیمامی ئیبن قەیم ئەفەرمێ ئیمامی عومەر کە نوێژی ئەکرد هەندێک جار جیهادی ئەکرد ئاگاتان لەم قسەیە لە ناو نوێژەکەیە فڵانە خەلەل لە جێیشە هەیە ئەبێ جێبەجێکە خەیاڵی ئەڕۆشتەوە بۆ لای جێیشەک مسلمانان لە فڵانە شوێن دەوریان گیراوە بێ فریان کەوم ئەفەرمێ ئەمەی کە ئیمام ئەیکرد ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ ئەم خەواتیرانە فكان يجهز جيشه وهو في الصلاة تجهيزي جيشك أكر لأنه نيوجك شياب طبعا هو فرماشته لبخاري شهاته كإمام عمر رضي الله عنه خيال به خيالاتي دولتي لأنه نيوجك أبو أهات أفرمي فيكون قد جمع بين الجهاد والصلاة أفرمي بلايكي زور برزة جهاد نيوجي تيكال كردو إمام عمر واته هر خيالاتك بو خير وشاكو صدقه وإحسان بو أجر هاد لنا ونرجكتا وميدا كان أبي شباب نسل في أمر أي ابن القيم رضا رحمة خالد أوي لله بو في الله بو بالله بو أما نهرهم يعني بو أنسري أفرمي بابك زور قوري بابي تداخل عبادات تنجاري كتير لشويني تير باسم كردوها لقد دوستو أنا وتم كاكا نيت لعبادات نيت نرجع علماء لخلقي ترجي هواز بنمونتو نرجع كيت أو بيج نرجع بياني أشي تناو مزجوتو بانك دراوة دور كاتي تحية المسجد دور كاتي سنة دزنجش دور كاتي بيج نرجع بياني دور كاتي سنة التوبة دور كاتي سنة الشكر أما دركات دور كان نرجع خيري هردك وانس باشا نيت أو عند تأثيره أفرمت تداخل عبادات أو هاي مسألة خيالكش أو هاي أجر هاتو لنوع عبدايتك خيالات الرشد بو عبدايتك كتير
عبداتێکی تریشە بۆ نووسر ئومێدەکەن ئینشاءالله بۆت بنووسری ئەم کەلیمەیە ئیبن القەیم زۆر پێ گەورەیە کە لەم کتێبە پیرۆزە ئەیفەرمێ لەعەلە هەندێک لە باری شانمان کەم ئەبێتەوە چونکە من پێشتر یەکێ لە هەموو غەمەکانم ئەوە بوو زۆر کات ئەموو هیچ نوێژێکمان لەوە ناچێ وەربگیرێ کەمێ خاطراتی دنیا بڕێ خاطراتی دین بڕێ خاطراتی دعوە بڕێ خاطرات هەمووی یەسەر ئەکێشێ بەڵام ئینشاءالله هەمووی بە ئەجر ئەنووسرێ مادام لله و فی الله بابەتی تر زۆرن لە مەسەلەی خەیاڵە کە ئەم زاناپایە بەرزە باسیەکە لەوە ناشێ من بتوانم هەموو تەفاسیلەکان باسکەم بەتایبەتیان دێ مەسائلی باسی ئەهلی تەسەوف و چۆن تربیەتی ڕۆحی خۆیان کردو چۆن شەیطان زەفەری پێهێناون لە کاتی خەیاڵە هاتون فراغێکی تاویان لە خۆیان دروست کردووە بۆ هیچ ئەمانی خراپ نێتە ناو فکر و زیهنیانەوە مێشکیانەوە کەچی شەیطان زەفەری پێهێناون باشە اینجا شەیطان خۆی لێکردون بەخوا و لەناو ئەو خەیاڵات و خاطراتانە کاری لەسەر کردوون ئەوانە شتانێکی زۆرن لەوە ئەچێ زۆر زەڕوریش نەبێ بۆ ئەم زەمەنەی ئێمە تەنها ئەوەندە ئینسان بزانێت کە بەڕاستی ئینسان چۆن ئەمانی باش لە دڵی هەیە ئەمانی خراپیش هەیە واللهی چۆن خەیاڵاتی باش هەیە خەیاڵاتی خراپ هەیە هەوڵ بدە کوڕی خەیاڵاتی باش بە کچی خەیاڵاتی باش بە لە خەیاڵاتی خراپ خۆت دوور خەرەوە چونکە هەمووی ئەمانیە و لە شەیطانەوەیە سەرچاوە ئەگرێ بەرەو خراپەکاری ئێمە باسەکە لە باسی زینایە کەسێک ناتوانێت زینا بکە ئەگەر بە خەیاڵ زینای نەکردبێ کەسێ ناتوانێت قەتل بکە ئەگەر بە خەیاڵ قەتلی نەکردبێ کەسێ ناتوانێت دزی بکە ئەگەر بە خەیاڵ دزی نەکردبێ لە دزیات جوانتر بۆتان ڕوون ئەبێتەوە توخوا وەرنە سیرکەن کاتێک کە ئینسانەکان دزی لە زیهن و فکریانە نییە هیچ خەیاڵ ناکەن خەیاڵێک بێت و بڕوا لە مێشکیانە کە دزی ئەکەن نایەت چونکە لە سەنعەتی ئەم دزی کردن نییە لەبەرەوە بێ زۆر ئاگا و هوشیاری خەیاڵەکانمان بین لەعەلە خوای گەورە دەروی خێرمان لێ ئەکاتەوە لەعەلە خوای گەورە خاطراتەکانیشمان لە ڕۆژی قیامەتە بۆ ئەنووسی ئای چەند کەس هەیە تەنها خەیاڵی کردو خەیاڵ کەسێکی هەژاری بینیوە شەو خەیاڵی کردو ئاخ کاسپێکی ئەوام بکردێ ئەوەن دەم دەستکەوتێ ئەم هەژارەم ڕزگار کردێ لە ڕۆژی قیامەتە باجیەکەن فڵان کەس تۆ فڵان کەس ئازاد کرد ئەوەندە دایە خانوویەکت بۆ کردەوە والله یا رب من هیچم نەبوو ئەمەی بۆ بکەم نا ئەو خەیاڵی کە کردت بۆ دنووسرە بۆی هەر یەکێک لە ئێمە تربیەتی نەفسی خۆی ئەبێ لەسەر خەیاڵی جوانکە خەیاڵی چاکە نەهێڵێ نەفسی ئەمارە بیسوء زاڵ بێ بەسەریا نەفسی خۆی مطمئینکە بەڵام ئەبێ ئاگامە لێ خاڵ بێت ئەگەر کەسێک بە ڕێگایەکا بڕوە ئیبن القەیم ئەم شتە ئەهێنێتەوە ئەم نمونەیە منش ئەهێنمە و کۆتایی بە دەرسەکە ئێنم بە نمونە من و مەلا کاروان بە ڕێگایەکە ئەڕێن خەڵک زۆرە بینن سەلامێکیان لێکرد و ناوەسین ئەمانەیە بچین بۆ نەوڕۆڵی مەلا کاروان ئەگەین زوو ئەگەین هەر بەڕێیا سەلام عەلەیکوم سەلام عەلەیکوم لای کەس لا نادەین و ئەگەین ئەگەر هاتووی لە هەر شوێنێ بڕێ لاماندا و دانیشتین و چایەکمان لەگەڵ خواردنەوە هەڵساین و سبەینە ئەم عانەژێمە هەر لە نیوەی ڕێیان نەگەیشتوین هەرچی ئەکەین ناگەین ئەفەرمێ خەیاڵش بەم شێوازەیە خەیاڵ خاطراتە یەت سەریع سەلامێ ئەکات و ئەگەر لە لای ئەولات نەدا هەوڵت نەدا بە زۆر زۆر باشە دەی با لەگەڵ هێدا بنیشم دەی دەم بەدەم خەیاڵەکەەوە ئەڵێ ئەوانە هیچ لەسەر نانووسن با خراپیش بن بەس کە لەگەڵیانە دانیشتی بە خراپ لەسەر دەنووسری چونکە ئیتر تۆ چێ ژوەرەگری لەم خەیاڵە لەگەڵیا ئەژی تێکەڵ ئەبی لەگەڵیا وردە وردە لەگەڵیا ئەڕۆی قاڵە بیتەوە لەگەڵیا کاتەکانت هەمووی ئەڕوا و هەمووشی بە گوناه لەسەر چونکە عەزیمەت لە دڵی تۆیە دروستەکە بەرامبەر بە گوناه کەوا بوو ئێمە عابری سەبیل هەر خەیاڵێ ڕووی تێکردین و ڕۆشت گوناهبار نابین لەسەری هەر خەیاڵێ لەگەڵیا دانیشتین هەوڵماندا قسەی لەگەڵاکەین بوو بە بەشێک لە ژیانمان ئەو خەیاڵە ئینسانتیا گوناهبارە بێت ئەبێ سیستەممان دانابێ بۆ خەیاڵی خۆمان تاوەکو بتوانین گوزەرکەین تاوەکو بتوانین تووشی کەئابە نەبین تووشی دانیشتن لەگەڵ خۆمانە نەبین تووشی دوورە پەرێزی لە خەڵک نەبین تووشی هەندێک حاڵاتی نەخۆشی نەفسی نەبین ئەبێ خەیاڵی خۆمان کۆنتڕۆڵ کردبێ